دیارە ئەم هەڵمەتە بریتە لە 370 نەمان زیاتر لەلایەن سەنتەری گەنجانی شۆڕشەوە دابین کراوە بە هاوکاری کۆمپانیای ئانزۆ و شارەوانیمان ئەمڕۆ ئەم هەڵمەتەمان ئەنجام داوە. ئێمە ساڵانە کە نەمام لێدەین ئەمانەوێ ئەو نەمامی کە لێمان داوە بتوانین و ئیستیعابی ئەوە بکەین، هەم ئاوی بدەین لە فەوتان ڕزگاری کەین و هەم بتوانین خزمەتی کەین. ئێمە لەم ڕۆژە لە بەرواری 6/5دا لە ناحیەی شۆڕش هەڵساین بە چاندنی 400 نەمام لە جۆری سنەوبەر بۆ بۆکو گرنگیدانمان بە ژینگە و سەوزاییکردنی ناوچەکە. هەروەها ئەم هەڵمەتە بە سوپاس و هاوکاریەکی زۆرەوانێ لەلایەن قایمقامیەتی چەمچەماڵ و بەڕێوەبەراتی ناحیەی شۆڕش و هەروەها شارەوانی چەمچەماڵ و هەروەها شۆڕشەوە ئەنجام درراوە. زۆر سوپاسیان دەکەین کە توانیان هاوکاری بکەن. ئەم هەڵمەتە هەروەکو هەمیشە پابەندبوونێکی هەمیشەی ڕێکخراوەکەمانە کە هەمیشە هەوڵمانداوە لەو شوێنانی کە کاری تیاکەین ژینگەیەکی گونجاو و باشتر دروستکەین بۆ خەڵکانی ئەو ناوچەیەوە. هەروها کاتێک ئەم شوێنانەشمان بە هۆکاری ئەوە هەڵبژاردووە لەبەرەوەی سەوزایەکی زۆر کەمیان تێدا بوو و پێویستی بەوە بوو کە سەوزایی تیابێ لەبەر ئەوەی خەڵک لەم دەوروبەرە ئەژیا و هەروها شوێنێک بوو کە ئاوەدان بوو. ئێمە ویستمان زیاتر ئاوەدانی بکەینەوەنێ بۆی ئەم هەڵمەتەمان ئەنجام داوە. ئەم شوێنەمان هەڵبژاردە بە شوێنێکی گونجاو و چاکە، ئامادەکردنی چاڵەکانی و ناشتنی لەلایەن بەشی باخچەکانی شارەوانی و بە هاوکاری کۆمپانیای ئانزۆ. وەڵایی هەم لەبەر کەش و هەواکە و شوێنەکەیش پێمان خۆش بوو هەموو دارەکان سنەوبەر بێ لێرا پێکەوە. دیمەنێکی جوانترشیە بێ هەمووی سنەوبەر بێ لێراوکو باخێکە بێت هەمووی سنەوبەر بێت. ئاودانی نەمامەکانی سەر شەقام هەمووی لە ئەستۆی کۆمپانیای ئانزۆیە. ئاودانی لەلایەنی ئەوانەوە ئەبێ و پاراستنی و لایەنی کارمەندەکانی خۆمانەوە بەشی باخچەکانە بێ ئینشاڵڵا. هەنێجار حاڵەکاتی هەیە ئاگرشتوانە ئەبێ مەفرایکەوین و هەنێ کەس هەیە نەفسی نزمەکاکە دوای ئێمە چی هەڵێکەنێەوە ئیتر ئیمە ئینشاڵڵا دوای ئەمە سیمیەکەین و نایڵێن هیچی لێبێ و وەڵی ئەگەر هەچ کەسێ هەڵسێ نەمامێ لە بەردەم دەرگاکەی خۆیان لە جێگایەکە بینێژێ بۆ ژینگەیە بۆ هەموو کەسێکە یانی زەمەزە بڵێم ینی ئەم خۆڵ و تۆزە کەمەکاتەوە بۆ سێبەر باشە بۆ گەرما باش. ئەبێ ئێمە سیاجی بکەین لەبەرەوەی ئاژەڵ نەیخواخۆتان نەزانن شۆڕش منطقەیەکە لە ساڵی 1970 کە دروست بووە ئەم شوێنە لە هەموو دیەکانی کوردستان دروست بووە لە شاڵای بەدناوی ئەنفالەوە دروست بووە. حکوومەتی عێراقی بە مەبەست خەڵکێناوە دەیێرە ینی ئەوەی کە لێرەیە حەزی لە ئاژەڵداریە بۆیە ئێمە ئەبێ بیپارێزین یەکەمین جار سیاجێکی بۆ بکەین دوایەوە ئاوی بۆ دابینین. خۆتان نەزانن ئێرە سنووری شارەوانی شۆڕش زۆر بێ ئاوە بە چەمچەماڵ بە ئاب خۆتان ئاگاتان لێیە. لێرەش بە تایبەتی نەبیرەکانمان ئاویتیا ماوە مەزدەرێکی ئەومانەیە کە بتوانین نەمامێکی زۆر لێ بدەین و بتوانین ئاوی بدەین بۆیە بەشەیکەین. هەر ئەو بەشەی کە ئەیبیننەوە 3 ساڵ پێش ئەو سال لێدراوە ئەو بەشە زیاتر لە 600 نەمامە توانیمان ئێستا ئەوە بیکەینە قاباتێکی جوان لێیا و سیمەکەی شێڵگرین خەڵک بتوانین لە ژێرە ئیستراحەت بکەن.